بەخێر بن ئێمە وەکو فەرمانبەرانی شارەوانی کۆیە داوای مافی خۆمان دەکەین کە دوو مانگە موچەمان وەرنەگرتووە سەرەڕای ئەوەی کە موچەکەمان تاخیر بووە ناومان لە لیستی موچەدا نییە و سەرڕای ئەوەش کە فەرمانبەرانی شارەوانی زۆر هیلاکترن و زۆر ماندینە بەڕاستی داوای حەقی خۆمان دەکەین بەڕاستی هێتارە نووسی موچەمان نادیارە لەبەرەوەی تا ئێستا کە لیستی موچەش ڕاگەیاندرایە ناوی وەزارەتی شارەوانی تێدا نییە. بە ناوی خوای گەورە بە خێراتنی کەناڵ و ڕاگەیاندنەکان دەکەین بە هۆکاری دواکەوتنی موچە و بێباکبوونی حکوومەت بەرامبەر شارەوانی سەرباری ئەوەی شارەوانی زۆرترین ئەرک و قورسایی لەسرە کەچی حکوومەت تەنانەت ناویشی نەخستووەتە ناو لیستی موچە. گشت فەرمانبەرانی شارەوانی بە ناچاری و هۆکاری نەبوونی تەنانەت ئیمکانیەتی هاتنی فەرمانبەر بۆ دایرە بڕیارماندا بە داخستنی دەرگای سەرۆکایەتی شارەوانی و ڕاینەکردنی هیچ مامەڵەیەک. هیوادارین خەڵکی شاری کۆی خۆشەویست هاوکارمان بن چونکە ناتوانین هیچ مامەڵەیەک وەربگرین و بۆ حکوومەتیش هیچ جۆرە داهاتێک وەرناگرین. دووبارەی دەکەینەوە تەنها و تەنها هۆکاری مانگرتنمان بۆ ئەم دوو خاڵە دەگەڕێتەوە. یەکەم نەهاتنی موچە و نەبوونی ئیمکانیاتی فەرمانبەرانە، دووەم نەبوونی ناوی شارەوانیە لە لیستی موچە و لە کاتی بڵاوبوونەوەی لیستی موچەش بە چ پێوەرێک شارەوانی دەخرێتە کۆتایی لیستەکە. دڵنیاتان دەکەینەوە تاکو چارەسەرکردنی هۆکارەکانی مانگرتنمان بەردەوام دەبین.